تیشکە قورئانیەکان بەرجی دووەم نووسینی مامۆستا محەممەد فەتحوڵڵا گولان. إذ قال لهم أخوهم صالح ألا تتقون کاتێک ساڵحی برایان پێیوتن باشە ئەوە ئێوە لەخوا ناترسن پارێزکار نابن. گزارشتی برا لە قورئاندا سەبارەت بەو گەلە کافر و بێباوەڕانەی کە پێغەمبەریان بۆ نێردراوە تەنها تایبەت نییە بە حەزرەتی ساڵحەوە، هەمان شێواز بۆ حەزرەتی هود و شوعەیب و لووت و نوحیش بەکارهێنراوە. لێرەدا مەبەستەکە ئەوە نییە کە پێغەمبەران لە ڕوانگەی ڕەسەنایەتی و بیر و هەستەوە یەکێک بن لەو هۆزەی کە تێیدا دەرکەوتون. پێدەچێت دەستەواژەیەکی لەم شێوەیە مەبەست دەیوروژاندنی هەستی شەفەقەتی ئەندامانی گەلەکان بێت بەرامبەر بە پێغەمبەران کە لە ناو خۆیانەوە دەرکەوتون و وەکو برایان وان، هەروەها دەرخەری گۆشەنیگای ڕوانینی پێغەمبەران بێت بۆ ئەوان. ئەجینە حەزرەتی ساڵح لە ڕووی نەسەب و برایەتی دینیەوە برای کافران نەبووە، بەڵام ئەو وەکو مرۆڤ یەکێکە لەوان و لەو ڕۆیشەوە کە زۆر دڵسۆز و خەمخۆرانە وەک برایان وایە لە ڕوانگەی ڕازگۆیی و ئەمانەت و داوێنپاچی و ڕاستڕەوی فیکریشەوە هاوشارێکی وایان بوو کە زۆر بەباشی و لە نزیکەوە دەیان ناسی. بۆیە لە سۆنگەی هەر یەکێک لەم تێبینیانەوە دەکرێت بە برای ئەوان ئەژمار بکرێت. دەکرا وشەکانی وەک باوک و خاڵ و مامیش بەکار بهێنرێن، بەڵام لەبەر ئەوەی هەر یەکێک لەمانە دەگونجێت وەک ئامرازی خۆسەپاندن تەماشا بکرێن، هیچ یەکێکیان گەرم و گوڕی وشەی برا ناگەیەنن. الذي يراك حين تقوم وتقلبك في الساجدين ئەو زاتەی کە دەتبینێت کاتێک هەڵدەستیت لە شەوگاردا دەیپەرستیت، ئەو زاتە تۆ دەبینێت کە چۆن لە ڕیزی سوژدەبەراندا هەڵس و کەوت دەکەیت. تەقەلەب لە بابی تەفەعەلەیە، ئەمەش بەمانەی زۆر لە خۆکردن دێت، واتە مرۆڤ لە کارێکدا هەتا دەتوانێت زۆر لە خۆی بکات و پێداگری بنوێنێت. خوای گەورە لە ڕێگەی ئەم شێوازەوە سوزدەی پێغەمبەرمان بۆ وێنا دەکات، کەواتە کاتێک ئەو لە سوزدەدا بەندایەتی بۆ پەروەردگاری خۆی دەکرد لە کات و شوێنێکدا کە نزیکترینە لە خواوە، لە پێناو پێدانی مافی تەواوەتی بە بەندایەتیکردن بۆ خوا دەیناڵاند و پێچی دەخوارد و وەک بڵیت لە ناو کارەکەیدا دەتوایەوە. بەڵام پێویستە ئەوە بڵین کە بەبێ مەعنەویەت هەرگیز دەستی مرۆڤ بەم ئاسۆ و لووتکەیە ناگات. گەر ئەوانەی نەگەیشتون بەم لووتکەیە شتانی لەم شێوەیەیان لە سوزدەدا لێ دەربکەوێت، جگە لە ڕیا چیدی نییە. بەڵێ بە تایبەتی لە بەندایەتی خوادا مەعنەویەت زۆر گرینگە، پێویستە زوهدی تەواوەتی و تەقوای تەواوەتی و ئیخلاسی تەواوەتی بەدەست بهێنرێن و گەڕان بە دوای خوادا لە هەموو جێیەک و شتێکدا و ڕووکردنە ئەو تاکە ئامانجی ئینسانی ئیماندار بێت. وەلێ نابێت لە شێوەی تەرککردنی تەواوەتی دنیادا لەمە تێبگەین. بەڵێ لەلایەک دنیا ئاوەدان دەکرێتەوە و وەکو بەهەشتی لێ دەکرێت، لەلایەکی دیکەشەوە دڵەکان بەرەو عەشقی ئیلاهی ئاراستە دەکرێن و ئیمان دەکرێت بە ژیانی ژیان، واتە لەلایەک یاسا و ڕێسا لە دنیادا بەرقەرار دەکرێت و لەلایەکی تریشەوە هەمیشە ڕەچاوی ڕەزامەندی ئەو دەکرێت و دەرگاکانی پەیوەندی لەگەڵ ئەودا بەکراوەیی دەهێڵدرێنەوە. مەگەر ناوەڕۆکی ئەم ئاەتەش هەر ئەمە نییە؟ فأينما تولوا فثم وجه الله. بەڕای من ئەم ئاەتە لە ڕوانگەی پێشچاو خستنی حاڵەتی گشتی ئیمانداری کامڵ و کەسایەتی و پێوەرەکانی پەیوەندی لەگەڵ خوای گەورەدا هەتا بڵیت گرنگ و واتابەخشە، وەکو فەقیهەکانیش وتویانە گەر لە جێیەکدا قیبلەت نەزانی پرسیار بکە و بە هۆکار و ئامرازەکانی دەستت هەوڵی دۆزینەوەی بدە. خۆ ئەگەر لە ئەنجامدا بە هەڵە ڕوو لە پێچەوانەکەیشی بکەیت هێشتا هەر پێکاوتە، ئەوەندە هەیە بابەتەکەی تەنها ئەمەندە نییە، واتە ناکرێت ئاەتەکە تەنها لەم مانایەدا کورت بکەینەوە. پێویستە کاتێک مرۆڤ دەخوات و دەخواتەوە و هەڵدەستێت و دادەنیشێت و کات لە ناو خێزانەکەیدا بەسەر دەبات و هەموو کاتێکی دی ڕەچاوی ئەو بکات و بە دوای ئەودا بگەڕێت و ڕوو لە ئەو بکات. بەڵێ ئاەتەکە ئاماژە بۆ ئەم مانایانەش دەکات. ڕاستیەکەی دەبێت مرۆڤ هەمیشە پەیوەندی خۆی لەگەڵ پەروەردگاریدا نوێ بکاتەوە و
هەوڵ بدات هەمیشە بە تازەیی بمێنێتەوە گەرچی خوا لە نوێبوونەوە و گۆڕان بە دوورە بەڵام ئێمە بۆ سەر لە نوێ هەستکردن بەبوونی ئەو پێویستە هەمیشە خۆمان تازە بکەینەوە واتە ئەمە لەسەر ئاستی تەماشاکراو نییە بەڵکو تازەبوونەوەیەکە کە تەماشاکاران دەگرێتەوە ئەمەش نوێبوونەوەیە کە بەمانای ئەوە دێ کە مرۆڤ هەموو ڕۆژێک تەجەلیەکی نوێی پەرستراوی بە حەقی لێ دەربکەوێت و ئاشنایەتی لەگەڵ پەیدا بکات و لە ئەنجامیشدا ڕەهەندی نوێتر و قوڵتر لە ئیمانەکەیدا چنگ بخات ئێمە ناچارین بەمە ئەجینا دەرزەین و دەپوچەینەوە با بگەڕینەوە سەر ئایەتەکە سوزدەبردن بۆ خوا هاوڕێ لەگەڵ ناڵاندن و پێچ خواردندا وابەستەی هەستکردنە بەخوای گەورە لە دڵ و دەرووندا ئەو کەسەی نەتوانێت لە ویژدانیدا هەست بە 1001 تەجەلی 1001 لە ناوە جوانەکانی خوای گەورە نەکات سەرەڕای غەرقبوونی لە ناو چەندین نیعمەتی زۆر و زەبەندەدا هەستی منەتباری و وەفاداری نەبێت مەحاڵە لە ژیانیاندا سۆزدەیەکی لەم جۆرە ببەن جگە لەمە ناڵاندن و پێچ خواردنی پێغەمبەری خوا هاوڕێ لەگەڵ هەستێکی قوڵی بەندایەتیدا پەیوەندی بەم چەمکەیشەوە هەیە الذي يراك حين تقوم واتە دەرەنجامی ئەوەیە کە لە هەستان و دانیشتنیدا بە هەموو بوونی هەست بە بینران لەلایەن خواوە دەکات بەڵێ ئەو بە شێوە لە سوزدەدایە وەلێ لە ئەنجامدانی فەرمانە خواییەکاندا لە قیامدایە ئەو لە نیوە شەودا و لە شەو نوێژدا قیام دەکات بۆ دامەزراندنی دین لەسەر سنگە و ئامادەی وەرگرتنی فەرمانە لە بەرامبەر پێداویستیە مادی و معنەویەکانی ئیماندارانیشەوە هەمیشە لە دیواندایە ئەم حاڵەتەی کە تیایدا هەمیشە شعوری بەندایەتی حەزوری هەیە لە سوزدا کە سەر و قاچەکان لە یەک ئازدان هێندەی تر قوڵ دەبێتەوە و دەگات بە لووتکەی أقرب ما يكون العبد من ربه فهو ساجد